بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەبارەی کۆبنەوەکان و سەردانی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا لەبارەی جێبەجێکردنی بڕگەکانی پرۆژە یاسای بودجە و شایستەدارەکانی هەرێمی کوردستان گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغدا و لەگەڵماندایە. بەڕێز شێروان دووبەردانی سڵاوتان لێ بێتۆم کاتتوان باش با لەوە دەست پێ بکەین جارە بڕیار بوو کە بەپێی بودجە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێت ئەگەر واز لە شایستەدارەکانی کەش بێنین ئێستا، بەڵام بۆ لەم مانگەدا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەنێردرا لە بەغداوە. بەڵێ زۆر سوپاس. ئەو ڕۆکە وزارەتی ئیدارەی عێراق بریاریدا دەست پێکردنی دابشکردن بە موچەی فەرمانبەرانی سەرئاستی عێراق بە تاکیدەوە لەو ڕۆژانەی داهات هەرێمی کوردستانیش بەشی خۆی لە ئەوەی کە لە بودجە هاتیان ڕێکەوتنی کە کرایە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە بنێرتە هەرێم و حکوومەتی هەرێم دەست پێ بکات بە دابشکردنی موچەی فەرمانبەران. لەو ڕۆوە وەزارەتی دارایی بریاریدا کە دیارە ڕێنمایەکانی وەزارەتی دارایی تەواو بووە لەسەر بودجەی 2023 دەکە دەست پێ بکات. باشە گفتوگویان شاندا حکوومەتە هەرێما کوردستانê digel aliyên peywendîdar bi taybetî li ser bûceyê Wezareta Darayî Çavdêriya Darayî lijna taybetmend lê Parlemanê Iraqê bi çi gihiştin, yanî bûçî dibîtin civînên wan li ser astê bilind berdewam bin sedem çina rêgirçina li pêşiya şandina beşa bûce û mûçeyê fermanberên Herêma Kurdistanê. Madem rêkeftin hatiye kirin li Parleman bûce hatiye pesend kirin, bûçî mûçeyê fermanberên Iraqê bihête dabeşkirin û ئەو یاسا بهێتە جێبەجێکردن بچی لە هەرێما کوردستانê bi vî rengî astangî têne durustkirin sebeb çi ne؟ شاندی هەرێمی کوردستان یعنی دەستی بەگۆ بە ینی بەدەگەل بەغدا بەردەوام دەبیت، یعنی نە چه عیلاقەتی بە مەسلەی موچەی فەرمانبەران نییە. ئەو ڕێکەوتنێ کرایە ئەو مادەکانی هاتیە لە بودجە یان لە دەروی بودجە بینی بەغدا و بینی هەرێمی کوردستان کە بەڕێ سەرۆک حکوومەت و سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان کە واژویان کردیە کە لژنە پێک دێت لە دیوانی چاودێری بەغدا و دەگەل هەرێمی کوردستان داهاتی ناوخۆ داهاتی سنوورەکان کە 5% بۆ هەرێم و 5% بۆ بەغدایە. ئەو شاندە یان لژنە بەردەوام دەبیت لەسەر مانگانی بێت، ینی بەردەوام مانگانە ئەو لژنەیە سەردانی هەرێم دەکات یا هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکات بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنی کرایە دەگەل ئەو مادەکانی بەرکانی کە واژوو کە دەنگمانە سەریدایە لەسەر بودجەی 2023 دوای ساڵ دەبیت ئەمە وەکو پەرلەمان لە خشتەی نوێ وەزارەتی دارایی دەگەل حکوومەت بنێریتە پەرلەمانی عێراق و دەنگ لەسەر خشتەی نوێ بدرێت و جێبەجێ بێتەکردن بۆ ساڵی 2024. یعنی شاندی هەرێمی کوردستان شاندیشی زۆر یاسایە سەردانی بەغدا بکات گفتوگۆ بکات مەسلەی پرۆژەی یاسای نەوت و غازمان مایە ئەوەش گفتوگۆ بەردەوام دەبیت، کۆبنەوەی چارە تەواو بووە بەردەوام دەبیت کە شاندی هەرێمی کوردستان دەگەل لژنەی نەوت و غازی پەرلەمان دەگەل وەزارەتی نەوت دەگەل سۆمۆ دەگەل حکوومەت ئەو کۆبنەوە بەردەوام بێت هەتا ئەو پرۆژەی یاسای جێبەجێ بکرێت کە یەک لەو ڕێکەوتنی بەیری لەیانی سیاسی کە ئیدارەی دەوڵەت پێکهاتیە حکوومەتی محەممەد شاه سوودانی. بەڵێ لەبارەی سەردانی ئەو شاندەوە تا لەم سەردان و کۆبنەوەانەدا تا چەند باسیەوە کراوە کە عێراق پێویستە تەواوی شایستەدارەکانی هەرێمی کوردستان بدات و هەرێمی کوردستانیش پابند بێت بەوەی کە لەسەرەتی لە بەرامبەر حکوومەتی عێراق. خۆی ئەوەی گرنگە ئەوڕۆکە نەوتی هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان پابندە بە تەسلیمکردنی 400,000 ڕۆژانە نەوت بۆ کۆمپانیای سۆمۆ. ئەوەش کۆمپانی سۆمۆ ئەو دەست پێ دەکات بە هەناردین ئەو نەوتە لە ڕێگەی تورکیا لە ڕێگەی ئیرامی لە ڕێگەی هەر وڵاتێک دیبیت یان لە ناوخۆ بەکاربێنیت. ئەوە کێشەمان نییە بەخۆی ڕێکەوتنی هەرێ سەرێکی ئەوەیە کە هەرێمی کوردستان پابند بیت بەو تەسلیمکردنی 400,000 دەمنێتەوە داهاتەکانی سنوور 50% ئەوەش لژنەی پێک دێت لە دیوانی چاودێری اتحادی دەگەل هەرێمی کوردستان و کاو جێبەجێ بکرێت و یان
هەردوو لە پابندن بە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتونە یان ئەو مادەکانی تایبەتە بە هەرێمی کوردستان دەست پێ دەکەن لە ڕۆژەیەدا بێت بەغدا و بە هەناردنی موچەی فەرمانبەران و هەرێمی کوردستان لە ڕێگەی لیژنەکانی کە حکوومەتی هەرێم پێکدەنی دەگەل بەغدا پێکەوە ڕێکەوتون بکەن و ئەوانی خاڵەکانی کە بە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت لای هەرێمی کوردستان و کێشەی موچەی فەرمانبەران نییە دەمنێتەوە ئەموریشی فەنی تەکنیکی بینی بەغدا و هەرێمی کوردستان کە جێبەجێ بکرێت لە ئایندەیەکی نزیک. باشە هێژای شێروان ji بۆ چارەسەرکردنا کێشەیەن ئەنەرژیە دناوبەرە هەولێر و بەغدای بەبەردەوامی بەحسا دەرکردنا یاسا نەفت و گازێ لە پەرلەمانی عێراقی تێدەکردن حتا ئەفرەکەفتنە هاتیەکردن ژی لەسەر بودجێ بڕێکەفتنێکە دەمکی دەهێتە هەژمارتن ئیجا ئالی پابندن پابند نابن ئەvە گرێدای عێراقیە حەڵێ حاضر ji بۆ ڕێکەفتنێ دیگەل تورکیا حتا کو نەفتە هەرێما کوردستانê بڕێیا بەندەرê ceyhan biçîte derve یا divê demê da pirsiyar ev li Perlemanê Iraqê hîç asûyekê geş heye hîç omêdek heye ku di vê xolê de ev yasa henê derbiçîtin پرۆژەی یاسایی نەوت و غاز نەبەز هەرێمی کوردستان دەگریتەوە هەموو عێراق پارێزگەکانی کە وەکو میسان و بەسڕا و نینەوە کە نەوتیان هەیە یان غازیان هەیە ئەو پرۆژەیە بۆ هەموو پارێزگەکانی عێراق و دەگەل هەرێمی کوردستان بە تاکید ئەو ڕێکەوتنی کە کرای بینی حکوومەتی هەرێم حکوومەتی بەغدا و لایانی سیاسی واژوویان لەسەری کردە بیت پابند من لەسەر جێبەجێکردنی ئەو پرۆژە یاسای نەوت و غازە دوای تەواو بینی لیژنەکانی فەنی لای هەرێمی کوردستان و لای بەغداد و دوای ئەوە ئەنجومەنی وەزیران پەسەند بکات و بنێرتە بۆ ئەنجومەنی نوێرانی عێراق و دوای ئەوە گفتوگۆ لەسەر بێتەکردن و پەسەند بکرێت. بەڵێ لەبارەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عراق چیتان کردووە ئەوەی کە پەیوەست بێ بە ئاوارەکان بە مافی دەنگدانیانە بەتایبەت لە هەندێک ناوچەکە ئاوارەی لێ و بەڵام مافی دەنگدانیانە بەتایبەت لە دۆک بەڵێ بخۆی ئەو پرۆژە یاسایە کە دەنگمە لە سەریدای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکان گرنگە زۆر ئەو ڕۆکە هاوڵاتیمان لە هەرێمی کوردستان بە تایبەت لە مووسڵ و لە کەرکووک ئاوارەکانی مووسڵ دەبێت لە مووسڵ دەنگ بدەن بەستیثنایی قەزای شنگال قەزای شنگال ئەوەی لە ناو کەمپە ئەوەی لە دەرەوەی کەمپە مافی دەنگخۆیان هەیە لە هەرێمی کوردستان بدەن لە ناو کەمپ و لە دەرەوەی کەمپ ئەوارەی دیکەوانەی لە قەزەکانی مووسڵ ناحیەکانی مووسڵ دەبێت بشنەوە ناو مووسڵ دەنگ بدەن ئەمە تکرار دەکەین لە هاوڵاتی خۆمان کە ئەو ڕۆکە بە تایبەت ئەوانەی دانیشتوونی دهۆکن یان زاخۆنە سەردانی سنتەری هەڵبژاردن بکەن لە فایدا لە دۆمیز کە نزیکترین ناوچەیە لەسەر دهۆک یان شێخان ئاکرا ڕۆڤیا سەردانی ناوچەکانی نزیک بکەن ئەوانەی لە هەولێرن ئاوارەکانی لە هەولێرن سەردانی نەحەیە کەلەی بکەن دەگەل ئەوانەی کە لە خەباتن سەردانی کەلەک بکەن و بتوانن خۆیان تۆمار بکەن و تهدید بکەن بەیاناتی خۆیان کە بتوانن ڕۆژی 16 تایبەتە بە دەنگدانی ئاوارە کە لەو شوێنە دەنگ بدەن لە جاتی بشتە ناو مووسڵ و گرفت و کێشە بۆیان دروست بیت ئاوارەی کەرکووک ئەوەش بە تاکید دەوشتە ناو کەرکووک دەنگ بدەن ئەوەش پێویستی هەیە هاوکاری هاوڵاتیەبی دەگەل لایەن کۆمسیۆنۆ کە بتوانن لە نزیکترین ناوچە لای کەرکووکەوە بچن دەنگخۆیان بدەن و ئەوە زۆر گرنگە بۆ لیستەکانی خۆمان لیستی پارتی و لیانی سیاسی کە بەهێزەوە باشە دوان شەرت و مەرجاندا و هەند دەبێژن مەسەلەن لە دهۆکێ دەست هاتبووکردن لە کەمپان دەگەڕیان ji بۆ تۆمارکردنا navên پەنابەران yên ku dikarin dengê xwe bidin lê hewa çi zanyarî hene li ser Hewlêr û Silêmaniyê heman prosa li Kerkûkê hatiye cêbecêkirin eger ne îmkan tê de yasada çend davan penaberên hene yan jî em bêjin aware ne penaber awareyên henê dê ji dengdanê bêpar bêbeş bin ئەوانەی ینی ئاوارە نە بەنابەر ناگریتەوە ئەوانەیە بەس شاری مووسڵە کەرکووکە دیالە بەلێ ئاوارەی مووسڵ کەرکووک دیالە سەلاحەدین بەغدابیت بەسرابیت ئەوانە ینی کاتی خۆی لە دەنگدان لیانی سیاسی بەتایبەت لیانی سنی ڕزامەندیان ندا کە لە هەرێمی کوردستان وەکو پێشتر لە چەندین سنتەری
لە ناو شاری هەولێر یان سلێمانی یان دهۆک لەوێ دەخوان بدن وەکو ئاوارە داوایان کرد کەرکەس و بگرێتەوە سەر پارێزگەکانی خۆیان ئەستیسنامان وەرگرت کە خەڵکی شنگال بتوانن لە هەرێمی کوردستان دەک بدەن لە شوێنی وان تێدانە ئەگەل ناو کەم بیدیان لە دەروێ کەم بیت زۆرینەی برایانی کوردی ئێزدی لە کەمپەکانن و لە دەروەی کەمپن ئەوان مافی خۆیان هەیە لە هەرێمی کوردستان دەنگ بدەن ئاوارەکانی دیکە کە لە قەزا و ناحیەکانی مووسڵ و کەرکووک دەبێت بگەڕێنەوە ڕۆژی دەنگدان ڕۆژی 16 بگەڕێنەوە ناو شاری مووسڵ و ناو کەرکووک دەخویان لەوی بدەن ئەو ڕۆکەوە محاول لەکەین کە زۆرترین ئاوارە لە ناوچەکانی نێزیکە لای هەرێمی کوردستان سەر بە مووسڵە یان سەر بە کەرکووکە سەردانی ئەو سنتەرە بکەن و لەوێ تحدیث بکەن و دەنگان لە ڕۆژی دەنگدان لەو قەزا و ناحەیەکە نزیکە بە لە هەولێر بچن دەخویان بدەن. بەڵێ بەڕێز شێروان دوو بەردانی ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغدا و لەگەڵماندا بوو سپاس بۆیەوە.